وەرزینتان باش لێرە لە پێنجوێن لە ناوچەیەکی دوورە دەست لەگەڵ گروپێکی نینجادا دەبین. ئەم گەنجانە دەیانەوێ لە ڕێگەی نینجاوە فێر بن چۆن بەرگری لە خۆیان بکەن، چۆن وەرزش بکەن، چۆن پەرە بە تواناکانیان بدەن. ئێمە لێرە 2 ڕۆژ لەگەڵم گروپەتا دەبێنینەوە. کۆمەڵێک چیرۆکی سەرنجڕاکێش مەشقی تاقەت پڕوچێن دەبینین. لەگەڵمدا بن بۆ ژێڕانەوەی چیرۆکی ئەم 2 ڕۆژە لە مەشقی سەخت. ئەمە وەرزینە. ئەم گروپەی نینجا لە نزیک سنووری نێوان باشوور ڕۆژهەڵاتی کوردستان دوای خولیایە کەوتون. خولیای بەشداریکردن لەو پێشوەچوونە باوەی ئێستا لە هەموو جیهاندا بۆ نینجا هەیە و دەیەوێ ئەو هونەرە جەنجیە لە هونەرێکی تایبەت بە دەستە و تاقمێکەوە بگۆڕێت بۆ وەرزشێک هەموو کەس بتوانێت بەشداری تێدا بکات. ئەگەر لە سەرەتاوە نینجاوانەکان ئەوانە بوو بن کە ئەرکی پاراستنی ئیمپراتۆری ژاپۆنیان لە ئەستۆ بووبێت و بەوەش هونەرەکە بە هونەرێکی نهێنی و پەردەپۆشکراو مابێتەوە، ئێستا لە جیهاندا بە شێوەیەکی گشتی و لە ژاپۆنی لانکەی ئەو هونەرەشدا هەوڵی زۆر هەیە بۆ ئەوەی نینجا بکرێتە بەشێک لە هونەری بەرگریکردن لە خۆ و خۆپاراستن لە حاڵەتە تەنگەتایی نەخوازراوەکان. گروپە نینجاییەکەی باشووری کوردستان ماوەیەکی زۆر نییە دەستیان پێکردووە. ئەوان بە هەمووی 5 مانگە وەک سەنتەر و گروپی مەشق دەستیان بەکار کردووە و لەگەڵ ئەوەشدا کارەکەی ئەوان بەرهەمی بەرچاو جوان و مەزنی بەدەستەوە داوە. مانەوەی تیمی وەرزین لەگەڵ ئەم گروپەدا ماوەی چەند ڕۆژێک دەخایەنێت. لەو ماوەیەدا زۆرینەی فێرخواز و ئەندامانی گروپەکە بەشداری لە کەمپێکی مەشق و ڕاهێناندا دەکەن. کەمپێک کە لە ناوچەیەکی دوورە دەست و دوور لە ئاوادانی دەکرێتەوە و تایبەت کراوە بە تاقیکردنەوەی تواناجەستەیی و لێهاتوویەکانی ئەندامانی گروپەکە و بەرپرسی گروپەکە دەیەوێت هەڵوەستە لەسەر ئەنجام و بەرهەمی کارەکانی ماوەی 5 مانگی ڕابردووی خۆی لەگەڵ فێرخوازەکانیدا بکات. ئەوەی دەردەکەوێت ئەوەیە کە گەنجەکان باش ئامادەن. لە ماوەی ڕابردوودا مەشقی بەرچاویان کردووە و ئەم مەشقانە ڕەنگدانەوەی لەسەر جوڵە و مامەڵەی ئەواندا هەیە کاتێک نمایش دەکەن یان مەشق دەکەن. نمایشی یەکەم نمایشێکی سەرنجڕاکێش و جێگەی مەترسی دەبێت. گەنجانی گروپەکە ژمارەیەکی بەرچاویان لەسەر زەویەکی ڕقڕا دەکشێن و جەستەی خۆیان بە هێزێکی زۆرەوە دەخەنە بەردەمی ئەو ماتۆرسکیلوانانەی بە خۆیان و مۆتۆڕەکانیانەوە بەسەر سک و جەستەی ئەواندا دەڕۆن. ئەوە نمایش و تاقیکردنەوەیەکە بۆی گەنجەکان لەوە تێبگەن جەستەیان چەند دەتوانێت بەرگەگرتن و خۆگرتن لە دژی قورساییەکی زۆری هەیە. ئەو نمایشەش بێگومان بۆ ئەوان کە زۆرینیان هێشتا لە تەمەنی ڕواڵیدان سەلمێنەری ئەوەیە کە جەستەیان بەرگەی ناڕەحەتێکی زۆر دەگرێت، چونکە جیا لە مۆتۆڕەکان ئەوان هەندێکیان بەسەر جەستی هاوڕەکانیاندا ڕێگوزەر دەکەن.
ئەو خولیای ئەم گەنجانەی کۆ کردوێتەوە سەرەتاکەی بۆ ڕاهێنەرەکەیان دەگەڕێتەوە. ئەو ساڵانێکی بەرچاو لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرقاڵی ئەو هونەرە بووە، لەگەڵ هونەرەدا گەورە بووە و بۆتە خولیایەکی هەمیشەیی و ئێستاش بە ئومێدێکی دیکەوە دەیەوێت هونەرەکە بە فێرخوازەکانی بگەێنێت. ئەم خولیای مناڵیمە کە هەر لە منداڵیەوە حەزم لە هونەری نینجا بووە و هەروەها پەیوەندیم کرد بە خاڵمەوە کە لە ڕێگەی خاڵم و مامۆسایەکی تایبەتیمان بۆ بگرێن کە فێری هونەری نینجام بکەن و هەروەها هونەری نینجا ڕۆژانە حەز و خولیای من زیاتری دەکرد تاوام لێ هات کە بچمە ناو گروپێک لە گروپەکانی نینجا لە شاری سەقز و هەروەها بە ماوەیەک بەردەوام بوو لە شاری سەقز. سپاس بۆخۆ ئاستێکی زۆر باشم هەبوو، 12 ساڵ لەوێ خەباتمان هەبوو، پەیوەندیمان پێوەکردن کە ئێستش ماگانە و ساڵانە من دەگەڕمەوە بۆ سەقز و سپاس بۆخۆ ئێستا خاوەنی پشتیان ڕەشم. لەنێو سروشتێکی جوان و دڵڕفێن ناوچەیەک بەهۆی ئاوی سازگارەوە خۆی بەدەست گەرمای بەتینی ئەم هاوینەوە نەداوە، لەوێ نمایشەکان بە شێوەیەکی سەرنجڕاکێش بەردەوام دەبن و لەو بەردەوامیەدا دوو گروپ بە دوو چەکی جیاواز و بە دوو پلانی ناهاوتاوە هێرش بۆ یەکدی دەکەن. ئەوان سەرەتا نمایش دەکەن و دواتر لە نێو ڕێڕەوی ئاوی ناوچەکەدا بە یەکدا دەدەن. ئەو تەنیا هێرشکردن نیە کە فێری فێرخوازەکان دەکرێت، کڕۆکی کارەکە ڕاهێنانیانە لەسەر بەرگریکردن. ئەو ڕاهێنانانش بە چەندین شێوەی جیاواز دەکرێن، هەر بۆیە لە نمایشێکدا کەسێک دەبینی کە ڕوبەڕووی زیاتر لە چەند کەسێک دەبێتەوە، ئەو هەوڵ دەدات بەرگری لە خۆی بکات دواتر بەسەریان دازاڵ بێت. ئەم بەرگری لە خۆکردنە بۆتە بنەمای ئەو گۆڕانکاریە نیم بەسەر نینجادا هێنراوە. ئەو هونەرە لە هێرشکردنەوە بۆتە بەرگری، بێگومان بۆ ڕاهێنانی نینجاوانەکان لەسەر ئەوەی بتوانن خۆیان لە چەک و هێرشە مۆدێرنەکانی هێرشکردن بپارێزن. ئەگەر لایەنێکە بێت یارمەتیمان بدات ئەوە بۆ فلیمەکان بۆ مثلەن مەشقکردنی سەربازی ئەمانە ئەتوانین ئیسفادەیان لێ بکەن ئەم یاریزانانە و هەروەها ئەو یاریزانانە بۆ چەکە مەترسیدارانەکەی کە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیان دەکرێتەوە. ئەمانە پێویستە بڵاوی بکە کە چۆن خۆمان بپارێزین و چەکانی کە ڕۆژانە ڕوبەڕوومان دەکرێت. دارستانەکان، پێدەشت و تەختایی و تەنانەت هەموو جێگایەک بۆ نینجاوانەکان شوێنی نمایش و خۆپیشاندانە. ئەوان تاک و بە کۆمەڵیش هەمان کار دەکەن و خۆیان پێشان دەدەن، هەوڵی بڕینی بربەستەکان دەدەن و دەیانەوێت خاوەنی جەستەیەکی پتەو بن، جەستەیەک کە توانای ئەوەی هەبێت بربەستەکان بە ئاسانی ببڕن. بە دەست و پەنجە هەموو ئەو شتانە بشکێنێت کە پتەون، ڕقن و کارامەییان پێویستە لە شکاندن و زاڵبوون بەسەریاندا. ئەوەی وا دەکات فێرخوازەکان توانای سەرکەوتن بەسەر ئەو هەموو دۆخانەیاندا هەبێ بێگومان ڕاهێنانی جیاوازە. یەک لە ڕاهێنانەکان فێرکردنی هونەری جومباز و پارکور و هەموو هۆکارێکی دیکەیە بۆی هاوکاری ئەوان بێت تا جەستەیان بە باشترین شێوە ئامادەی سەرکەوتن بەسەر دۆخە نەخوازراوەکاندا بێت. هونەری جومباز هونەرێکی جێبەجێیە، هەتا ڕزگاربوونە لە شوێنە بربەستەکان، لە شوێنانی کە بربەستیان هەیە، هەروەها شەوانی پێنجشەمان واتە لەم گروپی نینجایە شەوانێکم هەیە تایبەتە بەم یاری. ئەو شتانە سامانسە و خەلفی و هەڵگەڕان بە دیوار و دار و مەلەکردن و هەنەوەشیتی پێویستە ڕاکردنیان نەبێ و ڕۆشن بەسەر ماڵ و ئەمانیانە لە شەکانیان بە شێوەیەکی کشێ، بەڵام کشانی تەواو نە،
کە چکە کشانی تەواو قوت لە شانایڵێ هەم بتوانێت قوتی هەبێ بۆ یاری دوو تەمرینەکانی تری واتە ئەو سێ تەمرینە دوو تەمرینەکەی تری بتوانێت زاڵ بێ بەسەرەوە. نمایشەکان زۆرن، ئەمە جۆر و جیاواز و هەست بزوێن. ئەو نمایشانە هێشتا زۆر هونەری دیکەیان تێدا ماوە کە فێرخوازەکان دەیانەوێت خۆیان و توانە و سەلیقەی جەستەیانی پێدا تاقی بکەنەوە.